کە سوکاری ئەو گەنجە کوردن کە ڕۆژی هەینی لە نۆرەی وەرگرتنی گاز لە وێزگەی تاهیر لەلایەن شۆفێرێکی دیکەوە بە فیشە کوژرا. ئەوان پرسەیان دانەناوە بە وتەی خۆیان چاوەڕێی دادگا و دەستگا ئەمنیەکانن کاری یاسایی خۆیان بکەن بە پێچەوانەوە هەڵوێستی دیکەیان دەبێت. ئێمە پرسەمان لەسەرەوەی دانەناوە کە لەلایەنی حکوومەتەوە بەشی یاسا ئێمە حەقی خۆمان وەرگرین. وەکارەکەی ئەوەیە براکەمیان لە بەلاش کوشتووە بە 18 نەفەرەوە لە ناوڕاستی جەعداکە بە زۆر بە زاڵمانە بە تیرۆرانە لێیانداوە. بەڵێ ئێمە لەگەڵی قایشورتە لەسەر خەتین داوە لە دادگاکەین خۆی بێتەنە ئەم مۆزوعەوە ئەگەر نەبێ مەجبور ئێمەش بە عشایانە حەلیکەین لەگەڵێن. قوربان وڵای داواکاری ئێمە ئەمەنێ لە دەستگا ئەمنیەکان ئەم مەوزوعی ئێمە ئەمە 15-16 کەس هاتوونەگە لە کۆمەیان کردووە هەنێکیان بە ناوی حەشدی شعبیەوە تعدایان لەم کوڕەی من و لەم ئامۆزایمیان شەید کردەوە بە ناحەق و بە غەدر کوشتیانە. ئێمە داواکارین لە هەموو خەڵکی ئەم شارە هێزە ئەمنیەکان وعدیان داوە کە بیگرن و تەسلیمی دادگای بکەن، بەڵام ئەگە تەسلیمی دادگای نەکەین ئەوان چۆن بە عەشایەری ئەم کوڕەی ئێمەیان شەید کردەوە بە ناحەق. ئێمەش بەخوای خەڵکی ئەم شارە و کوردیش قەت ئەوان نەبووە و ئێمەش ئاوانیمان سەر شۆڕکەین بۆ ئەمانە، بەڵام ئێمە چاوەڕێی دادگاکەین. ئەوان ئەگەر خەڵکێکی تەعەسسوب و سەر بە حەشدی شعبین و سەر بەوانن و ئێمە کۆمەڵێکی خەڵکی لێرەکە ئێمە ناتوانین ئەمانە بکەین. ئێمە ڕێز لە دادگاگرین لەگەڵ قایت شۆرتەیە لەسەر خەتی لەگەڵ ئەوانەیە وعدیان داوە پێمان ئەمڕۆ هەتا تەسلیمانیەکەن. ئەگەر تەسلیمانی نەکەن ئەوەی ئێمەش عەشایەرین و خەڵکمان هەیە و زەلامان هەیە. بەوتەی کە سوکاری ئەم گەنجە کوژراوە بکوژەکان زیاتر لە 15 کەس بوون و 3 کەسیان بریندار کردووە و گەنجێکی تەمەن 22 ساڵەشیان کوشتووە. ئێستا لە کەرکووک و کوردستان نۆرەی وەرگرتنی گاز بۆتە بەشێک لە کێشەی شۆفێرانی ئۆتۆمبیلی بار هەڵگر. ڕۆژانە بەهۆی نۆرە بڕی و نۆرەی گاز کێشە لە نێوان شۆفێران دروست دەبێت. وەڵڵا سرەی گازم قەڵەباڵەخیام بەنزخانانە نیوەی داخراوە و جاران 200 لتر بوو، ئێستا کردێت 300 لتر 3 ڕۆژ جارێ، ئیسەوا هەمووی هەفتەیەکە کردێت 5 ڕۆژ جارێ. ئەگە بیکاتەوە هەفتەی 200 لتر بەنزخانەکان بکرێتەوە ئەم قەڵەباڵەخیە دروست نابێ، ئەم سرە بڕێ دروست نابێ، ئەم کێشەی شەڕ و کێشتانە دروست نابێ و قەزی ئاوی دوێنەگە لەسەر سرەی گاز زەلامێ بکوژێ لێراکە. ئەوە حاڵەکەیە. من دوجاچی بەنزخانەی داخستە لە مچێ وڵا غەرامەی لەسەر و پێشتر گازی بە توجاری فرۆشت. پەیام زانیوێتی ئەو کەسانەی و هاوڵاتیان کوشتووە هەڵاتون و تاکو ئێستا خۆیان ڕادەست نەکردووە. پۆلیس و دەستگا ئەمنیەکان سەرقاڵی کۆکردنەوەی زانیارین لەسەر ئەو کەسانە تاکو و فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەربکرێت کە سوکاری قوربانیەکەش چاوەڕێی دادگا و هێزە ئەمنیەکانن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.